ئەم کارکتەرەتان بیرە لە زنجیرەی برێکین بادا توکۆ سەلەمانکا لە ژیانی ڕاستیە دەستگیر کرا. بەڵێ توکۆ سەلەمانکا دەستگیر کراوە وەرن با پێتان بڵێم بۆ جاسا زانام کە هەواڵەکەتان لە منەوە بیست یەکسەر مێشکتان بۆ چیە ڕۆبیر لە چیەگەنەوە منیش کە هەواڵەکەم بینی یەکسەر وتم بەخوامە دیارە یان پیاوێکی کوشتووە یانەوە مافیایەتی لە برێکین بادای کرد لە ژیانی ڕاستیە کردێتی بەڵام ڕێک بەعکسیم بابەتەوەی و ئێستا لەوانەیە ببوورێنەوە لە پێکەینا بۆیە با بۆتان باسکەم توکۆ خەریکی سایارەشتن بووە لە گەڕەکەی خۆیانە لە بەردەم ماڵی خۆیان سایارێکی دراوسەیان لای سایارەکەی ئەمەوە ڕایگرێ جا پیان ئەڵێ کاکەگیان لای بن ئەوە ئینشەڵێن لای ناین دوو خانم و کچەکەیان لەناو سایارەکەی بن کە دابەزنە بێ بە فەرتەنە توکۆ سۆندا ئاواگەی بەدەستێتیکا بە مناڵەکەیانە ئەنجایتر ئەمریکی و ئەوانە خۆتانیان ناسنە وڵاتانە چۆن کە فەرتەنێکی وابێ یەکسەر پۆلیس وەرە ئەنج پێگەیەکی بەناوبان هەیە گەرزان ناوی TMZە هەواڵوشت بڵاوەکاتەوە باسییان لەوە گەڕڵێ ئاوەکەکە بە مناڵەکەی هەر شتێتی ڕێک ئاوایان نووسیوە نووسیان هەر شتێتی ئا سۆندەکەی داناوە بۆکەی مناڵی ئاوا لێ کردووە تەڕی کردووە ئیتر باوکی مناڵەکە تووڕەوە تەلەفۆنی بۆ پۆلیس کردووە هەر بۆ ئێستا دەستگیر کراوە و ئەمە هەواڵەکە بوو جایتر ئەمە هەواڵێکی کۆمیدی بوو حەزم کردم هەواڵەتان پێ بڵێم بۆی هەموو جارە ڤیدیۆکان زۆر جدی و ئیزعاج نەبێ هیوادارم ئێوە ئاوڕشێنی دراوسەکانتان نەگەن چونکەوان چیمەنتۆنین و ڕێز لە دراوسەکانتان بەرەکاگە بوو بە ڤیدۆی نەسیحەتکردن ئێوە زۆر زۆر ئەزیزن تا ڤیدۆیی کە خواتان لەگەڵ ئەو فۆڵۆ جوانش دەستێکی پیانێن و لە بیری مەگەن